ئەم ڕۆیەکی قسە بکە هەرچی ڕۆی بڵێ لێ ڕاستە بێتەوە. ئێستا ئەم من یەک کەسم لێرە وتارە بۆ تۆ ئەم قسانە بۆ تۆکەم بڕۆ سبێنێ لە فەیسبوک دایانێ لە شوێنێک دایانێ بزان چەند ڕۆی بڵێ ڕاستە بێتەوە جنێو بەم لێ ئەڵێوانی هیچ شتێکیشم بێ بەڵگەوتووە بێ قورئان و حەدیث ناوە دەوڵەوانیە بێەوەی بیر کاتەوە بڵێ کاکە من بە قورئان و حەدیث ئەڵێم وانییە. یعنی ئەو واز لەوە بێنە هیچ نەبێ پێشەوەی کە بڵێ وانییە بڕۆ بزانە لە قورئان و حەدیثا وایە نە بۆی تۆ دوایی نەبیتەوە کەسێک کە قورئان و حەدیث بە درۆ خەیتەوە تەکذیبی خوا بکەین پێی کافر ببی هاچێ لێ کۆڵینەوەی ناکەم هەڵخەڵەتێنە دێنە پێشەوە لە آخر زەمانە بەم شێوەیە ئەوەی خیانەتکارە ئەوە بە ئەمینە زانن ئەوەی مەلهایان بۆ کاتەوە باڕیان بۆ کاتەوە ماڵیان ئەخوا و بە کوشتیانەدا و خوێنیان ئەخوا و مافیای هەیە ئەوە ئەمینەکەیە پیاوە چاکەکەیە. ئەوەشی کە نە ماڵی خواردوون نە مەعاشی بڕیون نەبێ ئەخلاقی کردوون بەڵکو ئێوێ ڕەوش بگێڕێتەوە ناویان نە دزی لێ کردوون نە کوشتونی و نە بڕیونی ئەمە تاوانبارەکە خیانەتی کردووە ئەوە پیاوی عەرەبە جاری وای پێڵێن ئەو خیانەتەکاڵێن. بەڵام ئەوی تر لەولاوە کە درۆزنە ڕازگۆیە لایەن ئەمیکە کە ڕازگۆیە لە بەرخوا قسەیان بۆکات درۆزنت لایەن ئیتر ڕۆی بیڕەکانە ڕۆژی ڕۆی بیڕەکانە بۆیە تا یەکێک قسەیەکی خێرەکە 2000 ڕۆی بیڕە لێی ڕاستە بێتەوە بۆ لە بەرەوەی شەرم و حەیا نەماوە و عیلم و دین و ئەخلاق لەناو خەڵکان نەماوە و خەڵکەکە بەڕاستی سەیرەکەی ڕووی کردووەتە کللتورێکی بۆگەنی ئەوروپی ئەمریکی فاسد و ئەوێ بەسەر خۆی و بەسەر وڵات یا تەطبیقیکە کەیتر ئەوە حاڵی ئەوروپا لە ڕووی ئەخلاقەوە هەمومان نەزانین چۆنە و ئەوانی کە لەوێشن خۆیان نەزانن چۆنە.